إبراهيم مدويرة بيجي بيدوا بايرة بروي خلاص زي سريع بيجي كابتن يعني پێشمەرگەی هەولێر عیماد ئەسعەد گۆڵی یەکەمی بۆ یانی پێشمەرگەی هەولێر کە گۆڵی یەکسانی بوو ئەگەر بێت و یاریەکەی تریش بە هەمان ئەنجام بمێنێتەوە پێشمەرگەی هەولێر بۆ یەکەم جار دەبێتە پاڵەوان. من كناوم عماد أسعد صالحة لدايق بي 1977 لقرش تيرا لدايق بوما أو چەند ساڵە کە یاریم کرده بۆ ئەو یانەنە یەکەم ساڵم کە دەستم بە یاری کرد لە لاوانی هەولێر بوو ساڵی 96 95 بوو دواتر کە لە خولی عینەوە هەر پەیوەندی بە خولی عێراقەوە بوو دواتر پەیوەندیم کرد بە یانەی بروسێک لە ساڵی 98 هەتا 2001 لە 2001 ئێمە و چەند یاریزانێک یعنی کە لەو یانەی یاریمان کرد ئاستمان یعنی زۆر باش بوو یعنی هەولێر کتابە چ کرد بۆ یانەی بروسێک هەر 5-6 یاریزان پەیوەندیمان بە یانەی هەولێرەوە کرد لە 2001 هەتا 2014 لە یانەی هەولێر بووم تقریبا لە نازناوەکانیش 4 جار لەگەر یانەی هەولێر خولی کوردستان بەدەستێنەوە جارێک خولی عێراق 2 جاریش لەگەر یانەی پێشمەرگەی 2 جار یەکەم بووینە. شوان مامۆ شوان گۆلی یەکسان بوونەوە بۆ عیماد ئەسعەد عیماد ئەسعەد گۆلی یەکسان بوونەوە تۆمار دەکا هەروەکو وتم عیماد سەری بەهێزەیە عیماد دەتوانێت گۆڵ تۆمار بکە عیماد دەتوانێت ئەنجام بگۆڕێ بەڵێ لە سەرەتا خۆم مەهاجم بووم لە یانەی بروسێک کاک فرسەت دۆلەمەری ڕێزسلااو هەیە بووی ئەو بە کاپتن عەبدوڵای گۆک بیکە متاخیر بە پشتەوە دیفاعەکە بە قۆتربی ئەو شەر پێ دەگۆ کە ئەو دیفاع مەهاجمە کوو بکەمە گوتی نا بیکە دیفاع لەو کاتیەوە هەتا ئێستا ئەمە هەر متاخیر بوومەوە لەگەر لە دەوری عێراقیژی یعنی بروسێک زۆربەی کاتەکانی ئاخیر عەبدوڵا مەحموود بەمنی دەگۆ بڕۆ بەسەرکەوە یعنی ئەبوو عەلی تقریبا 6 گۆڵیەوە بوو ئەو 8 گۆڵیە بوو ئەم 6 گۆڵمە بوو یعنی منافس بووین ئەم متاخیر بووم ئەو مەهاجم بوو لە ماوەی 24-25 ساڵیش تقریبا کە ئەو تەمەنە زۆرم بەڕێکرد لە وەرزش تاوەکو ئێستا کارتی سوورمۆ نەگرت و بێزگە لەوەش کە وەکو مەهاجمیش یعنی گۆڵکاریش بووم داوا لە گەنجولاوەکان دەکەم یعنی ڕاستە تۆپانێ منافسەی بردنەوە و دۆڕان و ئەوشتان دەبێت تەحملی بکەیت بۆ ئەوەی هەموو جار بە یاریزان لاوەکانی خۆمان دەڵێم تۆپانێ بۆ ئەوەیە ناسانی خەڵکە خەڵکانێک بناسی نەک منافسە و شەڕ و پێکدادان بکەیت لە بۆی بیبێەوە نەخێر لەگەر ئەو ڕەوشتەی نیمە بەس بردنەوە لە بۆ خۆت بی ئینشاڵڵا لە داهاتۆکی یعنی گەشاوە بۆ ئەو لاوانە هەمووی تێدا هەنە کە وەکو چەند جار چەند کەسێکی وەکی عیماد ئەسعەد و سلاحەدین سیامەند و کاپتن ڕافود و ئەوانە لێ دەربچی. خۆی پیشەکەی من یاریزان بوو حەزم دەکرد بەڕاستی بمە ڕاهێنەر لۆ ئەوەی ئەو چەند ساڵێک کە خزمەتم بە وەرزش کرد حەز دەکەم یعنی ئەو لاوانە پێ ڕابگەینین ئەمە کە هاتمە یانی هەولێریش بۆ لەگەر دەستەی کارژێری دانیشتم دکتۆر عەبدوڵا ڕێزوسڵاو سوپاسی دەکەم لەگەر محەممەد خۆشنای یعنی کە هاتم دێوێندەر دانیشتم گوتیان چێن دەرت دەوێت لە خۆ دڵبژێرە ناشئین و شەباب و خولی عێراق و خولی کوردستان بەخوا یعنی بۆ خۆم زۆر بە خۆشحالیەوە حەزم کرد لەگەر ئەو لاوانە ئیشکەم یاریزان فەرقی لەگەر ڕاهێنەراتی یعنی ئێستاش تەماشا دەکەم کە زۆربەی زۆری لەگەر کاپتن حەسەنی حەزم کرد کە ئەوم هەڵبژار گوتم بە هەندێک شتی لێ فێر بووم شەر نییە ینی 25 ساڵ تۆپانم کردی خۆم بە گەورەی نیشان دەم ئیلا یان خولی کوردستان بیان خولی عێراقم دێ حەزم لێ لە سەرەتاوە چۆن دەستم بە یاریکردن کرد ئەوەش حەزم لێ دەست بە ڕاهێنەراتی لە لاوانەوە دەست پێ بکەم. عافیا لاو دای بڕۆ بیدە بڕۆ بیدەوە خلاص عافیا فۆتۆ